هەر کەسێک کوتی بەدەل حەج واتە لە بری کەسێکی تر حەج دەکەم بە $300 سزایشی لەسەر دەبێت و بڕوایشی پێمەکەن. لەلایەکی تریشەوە 964 ڕاپرسیەکی کردووە کە هۆکارەکانی زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆچیە زۆرینەی دەڵێت بەهۆی خراپبوونی ڕێگاوبانەکان و تیژڕەویەوە ئەم ڕووداوانە ڕوودەدەن. ئەمان و چەند هەواڵێکی دیکە بۆ هێناوە. ساڵتان لێبێت. بڕوا بەو ڕیکلام و بانگەشانە مەکەن کە کەسانێک دەڵێن بە $300 بەدەل حەجتان بۆ دەکەن. ئەو قافێرێم دەڵێت ئەو فێڵە حرامە. کاروان ستونی بەڕێوەبەری ڕاگەیاندنی حەج و عومرەی هەرێمی کوردستان بە 964 وت بۆ بەدەل حەج یان ئەنجامدانی حەج لە جیاتی کەسی مردوو پەککەوتە سعودیە ڕێکاری توندی گرتوۆتە بەر بە شێوەیەک هەر هاوڵاتێکی سعودی مۆڵەتی حەجکردن وەربگرێت دەبێت بڕی 30 وەرەقە بدات. دەشڵێت ئەوەی بانگەشە و ڕیکلامی بۆ دەکرێت کە بەدەل حەج بە $300 ئەنجام دەدەن ئەسڵ و فەسڵی نییە و فێڵکردنە لە خەڵک داواش لە کۆمپانیەکانی حەج و عومرە دەکات پابەندی ڕێنکەن و دەست بۆ کاری لەو شێوەیە بەنەگەرنا ڕێکاری توندی یاسایی و کارگەڕی لە بەرامبەریان دەگیرێتە بەر تاو ئاستەی مۆڵەتی کارکردنیان لێوەربگرنەوە. لەمە دو هەر کەستان بینی ژینگە پیس دەکات و خۆڵ و خاشاک لەسەر شەقامەکان فرێدەدات یان درەخت و نەمام دەشکێنێت تەنیا وێنەیەکی بگرن و بۆ شارەوانی سەید سادقی بنێرن ئەوانیش بە قوربانی دەبن. شارەوانی سەید سادق داوا لە هاوڵاتیان دەکات وێنەی سەرپێچیکارانی ژینگەیان بنێرن تا بە بەڵگەوە ڕێکاری یاسایی بەرامبەر و کەسانە بگرنە بەر. جا بێخەم بن شارەوانی سەید سادق وتوێتی نهێنی پارێزین و ناو و ژمارەی موبایلی ئەو کەسانەی وێنەی سەرپێچیکار دەگرن و بۆمان دەنێرن لە لامان پارێزراو دەبێت. بۆیە بێد و دڵی هاوکارمان بن. پامنێرانی 964 هەر لە گەیاندنی هەواڵی ڕاست و دروست بە سەلیقە نین بەڵکو تااقەتێکی باشی کاری هونەریشیان هەیە. ئەوە تا محەممەد علی پامنێری 964 لە قەڵاتزێ وردانی بە دیار هێلانە چۆلەکەیەکەوە. لەو کاتەوەی دایکەکە هێلکەکانی داناوە هەتا ئەو ڕۆژەی بێچۆکان باڵیان گرتووە هەمووی تۆمار کردووە. بە پێی دیمەنەکان هەر چۆلەکەیەک یەک بۆ 7 هێلکە لە هێلانەکەی دادەنێت 2 هەفتەی دەوێت تا هێلکەکان دەتروکێن. دایک و باوکەکە بە نۆرە لەسەر هێلکەکان کردەکەون بەڵام ئەرکی پاسەوانی هێلانەکە لە ئەستۆی باوکەکەیە هەر ئەویش دەبێت دواتر خەمی کۆکردنەوەی کرم و کولە بۆ زەڕنەقوتەکان بخوات تا ئەو کاتەی دوای 21 ڕۆژ بێچۆکان هەراج دەبن و باڵ دەگرن. پامنێرە لێزانەکەمان 1 مانگ بەم ئیشەوە خەریک بووە و ڤیدۆیەکی جوانی 3 دقەی لێ بەرهەم هێناوە. بەپێی راپرسێکی 964 هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆ تیژڕەوی شۆفێران و دوای ئەویش خراپی ڕێگاوبانەکانە وەک دەبینن ڕووداوەکانی هاتوچۆ خەریکە دەبن بە بەشێک لە ژیانی هاوڵاتیان و ڕۆژ نییە. لەسەر ڕێگاوبانەکان کارەسات نەقەومێ و گوێبیستی گریان و ناڵی کەسوکاری ئەو کەسانە نەبین کە گیان لەدەست دەدەن. 964 بە داداشوونی کردووە و دەرکەوتووە تەنیا ئەمڕۆ دوێنێ و پێرێ 7 کەس لە ناوچە جیاجەکانی هەرێم باڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە و 19 دیکەش بریندار بوون. بەپێی راپرسێکی ئۆنلاین کە 964 لا پەیجە سەرەکیەکەی خۆی ئەنجامی داوە 1500 کەس بەشداریان کردووە. زۆرینەیان و بە ڕێژەی 56% بەشداربووان پیان وایە خراپی ڕێگاوبانەکان هۆکار بەکارهێنانی مۆبایلیش 8% وەرگرتووە. سەرشتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەیە پەیوەندی هەر بە هاتوچۆوە هەیە بەڵام بە شێوازێکی دیکە ماتۆرسوارێک لە قەزای پشدەر چەند ڕۆژێک پێش ئێستا بەهۆی تیژڕەوی و ئەنجام نەدان ڕێکارەکانی هاتوچۆ لەلایەن پۆلیسێکی مرورەوە پۆلیسێکی هاتوچۆوە دەست بەسەر ماتۆرەکەی داگیراوە. ئەمڕۆ ئەو کەسە چۆتە ناو بازاڕی قەزای پشدەر لەوێ ناو بازاری قڵاتزێ پۆلیسە هاتوچۆکەی بینیوە بە چەقۆ هێرشی کلۆسەری و برینداری کردووە. وەک باز دەکرێت لە ناو بازارە ینی کارمەندەکە زەبەری بە کارمەندەکە هێناوە کارمەندی هاتوچۆکە و داوێتێ بەر چەقۆ ئێستا کارمەندی هاتوچۆکە لە نەخۆشخانەی بریاکەوتن لە ژێر چاودێری پزیشتایە و ماتۆرسوارەکەش ڕای کردووە دەستگیر نەکراوە بەڵام سکاڵا لەسەری تۆمار کراوە و بە دواداچوون لەسەر ئەو کەیسە بەردەوامی هەیە و بە دوای ماتۆرسوارەکەشە کە هەم پێشێلکاری لە لێخۆڕی ناکردووە و هەمیش پەلاماری کارمەندێکی دەوڵەت کە پۆلیسێکی هاتوچۆیە داوتی و داوێتێ بەر چەقۆ بە هیوای سەلامەتی بۆ کارمەندەی هاتوچۆ و هەروەها کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و سەلامەتی گیانی شۆفێران و هەموو هاوڵاتیان.
ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێک شات بۆ هەموو لایەک.